تەوەری دەمی بەرنامی بین باش کورسان مێگوان لەگەڵتان بەردەوامین بۆ ئەم تەوەرەش باز لە پشکنینی خوێن دەکەین کە بتوانرێت تاک پشکنینی خوێن ئەنجامدا جۆرەکانی چین بۆ ئەمە بەسەر گفتوگۆ زیاتر بە میوانداری بێستم فەتاح کارمەندی بەشی داقیقە بەخێر بێ کاک بێستم. سپاس بۆ سپاسدانەکەم زۆر سپاس بۆ ئەم هەلە کە بتوانین کۆمەڵە زانیاری پێشکەش بە بینەرانی ناوتی بکەین دەبارەی تاقیگاکان و پشکنینی خوێن. بەڵێ هیوایە زۆر سپاس بۆ توش. خۆی پشکنینی خوێن چیە و کەی تاک ئەتوانێت پشکنینی خوێن ئەنجام بات؟ باش. پشکنین بەگشتی چکە پشکنین لە تاقیگا بەس پشکنین خوێن ناگرێتەوە. پشکنین چەند جۆرێکی پشکنینمانەیە زیاتر لەو دەدراوانەی لە دشی مرۆڤایە لە پێکاتەکانی لەشی مرۆڤاتیادا بێت. یەکێ لەوانە پشکنینی خوێنە کە ئێمە لە خوێنی مرۆڤ لە ڕووی پێکاتەکانی لە ڕووی ناوڕۆکیەوە پشکنینی بۆکەین ئایا ئەو خوێنە لە بارێکی ئاساییانە بەڵام پشکنینیشمانێ بۆ وەکو پشکنینی میزمانەیە کە یەکێکە لە دەرەوێشتەکانی لەشی مرۆڤ پشکنینی پیساییمانەیە پشکنینی دەرەوێشتەی سیەکان کە پێی دەوتێت بەڵغەم و کۆمەڵە پشکنینمانێ لەسەر خانەکانی دەشەکرێت وەکۆی لە پاچێک لە خانەکانی دەژوەر لێگیرێت پشکنی کەمان هەیە لەسەر ڕووکاری لەژوەر لێگیرێت وەکوانەی کەڕۆکان وانە بزانین و کەسەری یانی پشکنەکان زۆرن. ئێستا لەبەرەوەی ئاسی زانستی زۆر پێشکەوتووە لە پرۆڤاری تەندروستیە لە جیهانە پشکنەکان ینی بنەوت بۆتەوە بۆ هەموو بەشەکانی لەش پشکنینی تایبەتی خۆی هەیە و ئاستەکەشی لە ڕووی پشکنینەوە توانراوە بەهۆی پێشکەوتنی ئامێر و پێداویستە پزیشکەکانی تاقیگاییەوە پشکنەکان زۆرتر و جوانتر و ئەنجامەکانیشی زۆر پۆزەتیفانە واتە باشتر بێت و سێرین بێت. بەڵێ ئەمە ئەمانە زیاتر تشت بخینە سەر پشکنینی خوێن. ئایەکەی تاک ئەتوانێت پشکنینی خوێن ئەنجام بات؟ کەی پێویستە مرۆڤ بێت پشکنینی خوێنە ئەنجام بات. ئەم پرسیارە زۆر جوانە بێت. ڕۆژانە خەڵکانی زۆر لە ئەوانەی لە بای تەندروستیە کار بکات یا لە بای تاقیگاییە کار بکات خەڵکان پرسیاری ئەومانەکەن کەی من پشکنینی خوێن بکەم. یەکەم شتێک دەکەڕێتەوە ئەکەوێتەوە سەر چەند شتێک بۆ نمونە ئاستی تەمەنی کەسەکە. ئایا مناو پێویستە پشکنینی خوێن بکە؟ ئایا گەر هەن هەرزەکارێ پێویستە پشکنینی خوێن بکە؟ باش نییە؟ ئایا کەسێک لە تەمەنێکی پێگەشتووە پێویستە بکە؟ ئایا تەمەنی بە ساڵاتچووە بێت پێویستە پشکنینی خوێن بکە؟ چاوەلیە یینە سەر لایەنێکی کەش. ئایا کەسەکە ڕەگەزی نێر بێ یا ڕەگەزی نێر بێ؟ کامیان ڕەگەزی نێر زۆرتر پێویستی بە پشکنینی خوێن ناڕێ ڕەگەزی نێر ینی کۆمەڵێ جیاوەکاری هەیە. بۆ نمونە ئێمە ئەڵێن لە مناڵە لە مناڵەوە دەست پێ بکەین باش نییە لە مناڵە ئایا مناڵ پێویستە پشکنینی خوێن بکە؟ بەڵێ هەرکە لەو کاتێکە لەدایک دەبێت هەر لەو کاتی لەدایک دەبێت لە نەخۆشخانە بێت لاشوێنە بێت کۆمەڵە پشکنین بۆ نەخۆش بۆ مناڵەکە ئەکرێت بۆ کۆپەکە ئەکرێتە دەرەوە. ئەگەر حاڵەتێکی ناسروشتیش لە مناڵەکە شین بوونەوەیەک لە کۆمەڵە شتی تیا دروست ببێت باری تەندروستی مناڵەکە ناجێگیر بێت ناچاری شکنەوەی خوێنی بۆ بکرێت بۆ مناڵەکە ئەمە هەرێرە لە مناڵەکەیە باش نییە؟ بۆ مناڵمان هەیە هەستەکەین کە لە بوارێکی کاتیە خوێنی زۆر داڵبەسێ دەگەشتی یا زۆر زەعیفە بێت بە کۆمەڵی خواردنی نەبێت ئەبێ پشکنینی بۆ بکەین پشکنینی خوێنی بۆچی بۆ بکەین بۆی بزانین ئەم کەسا ئەو مناڵە حساسەتی نییە بە پاقلە چکە هەنێ مناڵمان هەیە کە حساسەتیان هەیە بە پاقلە یەکسەر خوێنەکەیان داڵبەزێت. ئەمە هەموو مناڵێن نا ئەمە ژمارەیەکی زۆر کەمە بۆ هاوڵاتیان تێبگەن پاقلەیەکێکە لەو پرۆتینە باشانە بۆ لەشی مرۆڤ کە خوێنیش زیاکە بەڵام لە هەنێک کەسە ژمارەیەکی زۆر کەمە. بەڵام ئەوانەی کە خوێنیان خەستە بێت لێ بە دوور بن؟ ئەوانەی کە خوێنیان خەستە بازەوە دەکەن ئەڵێ من خوێنم زۆر خەستە ئەبێت لە جۆری ئەم باگلەمەنیانە بە دوور بن؟ باقلەمەنیەکان باشترین جۆری پرۆتینە سەلامەترین جۆری پرۆتینە بۆ مرۆڤ لە گۆشتیش باشترە گۆشت پرۆتینە بەس باقلەمەنیەکانیش پرۆتینە جۆرێکی ئەمینۆئەسیدە باشترین و سەلامەترین خواردنی اینە کاتەی بەڵام وەکو بێمەوە سە بابەتێکی خۆم بازە مناڵ حساسیەتی هەیە بە باقلە ئێمە بێ پشکنینی خوێنی بۆ بکەینە سەرەتای تەمەنیە بۆی کە بزانین ئەم لەو گروپە لەو کەسانە نییە کە تووشی ئەم نەخۆشیە بێ باشە بابینە سا هەرزەکاران ئایا هەرزەکارانش پێویستیان بە پشکنینی خوێنێ بڵێ ئەوانیش پشکنینی خوێنیان پێویستە وە لە هەرزەکاران لە بەرەوەی تەمەنیان لە تەمەنێکی تازە پێگەشتی پێ دەڵێن چالاکە هەموو ودەکانی هەموو ژیانی هەموو جەستەی چالاکە
کەمتر پێویستی بە پشکنینی خوێنەبێ بۆ کەمتریش تووشی نەخۆشیە من زۆر بەلامانەوە سێنەگەری چێک تووشی نەخۆشی بێ لە هەنجەکارانە هەر لە ناو خۆمانە بە زمانی بڵێن ناو خێزانەکان ئەڵێن منە جوانەوە گەری کەسێکی گەنجە تووشی ئەو نەخۆشیە بووە بەڵام ئەگەر کەسێ بە تەمەەن بێت لەوانەیە ئەم قسەیە ئەوە نەکی کەواتە گەنجەکارەکان کەمتر تووشی نەخۆشیە بن بەڵام ئەوانیش پێشکنی خوێنیان هەیە بۆ نمونە جاری وایە ئێستا هەزارکاران کۆمەڵێ شل لە ژیانیانەکەن کاریگەری ئەم سەردەمەی ئێستایانە بۆ نمونە جگەرەکێشانی زۆر تاسی دەکاتە سەر ڕێژەی خوێنی کەسەکە نێگەلی کێشان ئێستا لە هەزارکارانە زۆر باوە بۆیە سێرەکەین ئێستا هەزارکاران ڕویان کرۆتە سەرچی سەر خوێن بەخشی ئاستی خستی خوێن و ژمارەی خڕۆکە سوورەکانی خوێن و ڕێژەی هەموگڵۆبینە خوێنیانە زیاکە ئەوە کارەکەی چییە؟ زیاکە لەبەرەوەی مێشک کەمتر ئۆکسسیجینە چێ بۆی مێشکیش وە ئەزانێ خوێنێکەمە کە کاتێ بڵێ من لە کافتریای دانیشتم کە نێگەلای کێشم کەمتر ئۆکسسیجینە چێ بۆ مێشکم مێشکیش وە ئەزانێ خوێنم کەمە بۆیە چکە خوێن ئۆکسسیجینە با بۆ مێشک وازانە خوێنم کەمە بۆیە ئۆکسسیجین ناتەوە بۆ مێشک ناچار خوێن دروستەکە من هەر مژ لە نێگەلەکە بم ئەو هەر خوێن زیاتر دروستەکە کاتەوە کەسانە خوێنیان زیاترە بەبراود بۆ کەسانی کە جگەرە کێشنین یاخود نێرگەلە کێشنی بزەبن ئەو قسەی جەنابێت زۆر جوانە کۆمەڵی ئەوە کارەیە بۆی کە لە کەسێکەوە بۆ کەسێکە ئاستی خوێن زیابوو زیاکە بۆ نمونە ئاستی بەدەستبوونەوە لە ئاستی دەریا ئەو کەسانی کە لە نزیکن لە شارەکانی سەر دەریا ئاستی نسبەتی خوێنیان زیبکووانە نییە لە شاخەکانەژی بۆ ئەوە تاکو لە ئاستی دەریا بەرزبینەوە ڕێژەی خزبوونەوە و زیابوونی خڕۆکە سوورەکان زیاکە کەمی ئۆکسسیجینە تا لە ئاسی دەریا بەرزبینەوە ئۆکسسیجین کەمە بێ تۆ بگەیتە شاخەکان ئۆکسسیجین کەمترە بێ لەش پێویستی بە ئۆکسسیجین زیاتر ناچار خوێن زیاتر دروستەکە چکە ئێستا دیادەی جگەرە کێشان و نێگەلە کێشان وەکو وتم لە گەنجانە لە ناو کچانیشە لە ناو کوڕانە زۆر زیاد بووە ئەمە بۆتەوەیەوە بۆیە گەنجانی ئێستادا زۆ ئەڵێن باچی فەحسی خوێنەکەمان پیزای خوێنەکەمان قەزنەوەتەوەوانە ناچارن خوێن بن ناچارن جاروایە ڕوەکەنەوەی کە لە شاخ بکەن و شتیوا بکەن ئەمە جا گەنجان بابینە سەر تەمەنی بەس پێگەشتوو لە تەمەنی پێگەشتووە تەمەنێکی مام ناوەندا نەجێ نەک هەزەکارەنە بە ساڵات چووە لەم تەمەنەیە ئەیش هەر چالاکی هەیە بەڵام لەبەرەوەی کە ڕۆژانە چالاکیی زۆر دەکات و لەوانەیە ئەرکی ڕۆژانە و بژێوی ژیان و مەشغەڵەتی ژیان و ئەنەکەین بێت لەوانێ ئەیش لەشی تووشی هیلاکبوون بێ لەشی مرۆڤ بۆ کوسیارەیەک وایە تا ئەزیەتی بیت هیلاکە بێ پێویستی بۆیە لەو کاتەیە کە ئێستا ماڵین ساڵانە پۆلیسیاتی چۆڵێ بەسیارەکە و ساڵانە بپشکنی ئەی پشن زاڵتایەکانی چۆنە لایتەکانی چۆنە ئیشکردنی چۆنە سلودەیانی چۆنە ئەو نیە لە ساڵانە پشکنینی بۆکرێت کە خەڵک پێی ناخۆشە لەبەرەوەی کە بڕێ پارێزیایە بەڵام پێویستە بۆی بزانە ئایرباگەکانی شەکە لە کاتی حادیسەیە ئەمە پێویستە مرۆڤ پێش ئەگەر بیخیتە ناو هینێ بەراودێکی بە سیارەیەک بۆ ئۆتۆمۆبیلێک تۆ پێ ساڵانە پشکنینی خوێنی بۆ بگەین پشکنینەکان بە گشتی نەگەر پشکنی خوێن ئەگە باری ژیانەکەش خراپتر بوو ئەوە بۆ نمونە ئەگە کەسێ بە ساڵاچوو بوو تۆ زانی زیاتر تووشی نەخۆشیە بێت کەواتە بێت زوو پشکنین بۆ بکەیت چکە ئەو کەسە زەختی هەیە نەخۆشی شکری هەیە لەوانێ پەریزاتەکانی غودەکانی تاوە نەخۆشیە بێ لەوانێ نەخۆمەڵی نەخۆشی تیری کێ بێت تێگەشتی بێژنان بێ پیاوان بێ تۆ بۆی زانینی بزانی ئاسی نەخۆشیەکان پێشەوەی بگاتە حاڵەتێکی مەتەسی تۆ پشکنینەکانی بۆ بێت کاتە جۆرەکانی پشکنینی خوێن چەند جۆرە؟ پشکنینی خوێن ئێمە ئەگە بڵین چەند جۆرمان پشکنینی خوێنێ ناتوانم بڵێم لە سا ئەوانەی کە زۆرترین هاوڵەتیان ڕووی تێکەن بۆ نەخۆشیێکی دیاریکراوە ژمارەیەکی زۆر پشکنی خوێن ئێستا لە شاری سلێمانی و لە شاری هەولێر و لە هەرێمی کوردستان ئاکرێت بۆ هەردوو ڕاگەز دەکەن نێرومێ بۆ ئاسی تەمەنەکان نەکرێت ژمارەیان زۆرە بۆ نمونە قسەی جەنابێ یەکێتە تاقیگاکە بۆ لای ئێمە بۆ ئەڵێ فەحسێکی ئامم بۆ بکەم منیش کە جوابەکەی پێڵەمەوە ئەڵم فەحسی ئام مەبەستت چییە؟ ئەڵێ ئەو فەحسانەی کە پێویستن ئێمەنیش یەکشتی جوابەیەمەوە لە حاڵەتە بۆ پرسیارەکەی جەنابیشە جوابەمەوە ئەڵم تۆ هەست بە چ ناڕەحەتیەکەکەی بۆ نمونە پێڵم ئەڵم ئەم ناوچانە گوچیلەکانە هێشێت ڕەنگی میزەکە و گۆڕاوە کەم نیزەکەی ئازارەیە بۆی بزانم فەحسی خوێنی
بڵدبوونیا و کریاتینین ئەمانێکی ناوی خۆی هەیە بۆ گوچیلەکان کریا باشە ئەی تووشین تەنگە نەفەسی نەبووی زەختی نییە ئەوانە نییە بۆی فەحسی چاوریەکانی بۆ بکەین باش نییە کەواتە شتێ نییە بڵێن ئەمەنە فەحسمان هەیە چکە فەحسەکان لەسا لە وەکو ئاماژەم پێکرد لە ڕووی پێشکەوتنی ژیانی تێین ئاسی تەندروستی لە هەموو ژیان و لارێمیشەوە ژمارە پشینەکان زیاد کردووە ئەو دەرئەنجامانی کە لە ئەنجامی پشکنینی خوێنەوە دەرەچێت بەشێک باز لەوە دەکەن کە جیازی هەیە لە تاقیقەوە بۆ تاقیقی تر دەرئەنجامەکان جیازی هەیە ئەگەر جیازی ئەمە بۆ چێگەڵێتەوە ئەگەر جیاوازەکە زۆر کەم بێ بە پۆینتات بێت لایوانەیە کارێکی ئاسایی بێ ئەگە زۆر کەم بێت تێگەشتی ئێمە ناڵێن جیاوازی بینی تاقیەیەک و تاقیقەیەکە باش نییە بوونی باش نییە بە تایبەت لە کاتێکە کە جیاوازەکە زۆر بێت ئەمە دلالە لە چیەکە لە هەڵەیەکی کەم کوڕیەکە لەیەکی لەو تاقییانە نازانین بۆ نمونە جەناب پێێتێ تاقیگەی ئەلف ئەنجاچیتە تاقیگای بی باش نییە ئەگەر لە ئەلفا ئەنجامەکە و جۆرێ بوو لە بیش جۆرێکیکە بوو بە جیاوازەکەی زۆر بوو یەکێکیان لەم ینی غەڵەتێک هەیە هەڵەیەک هەیە لە ڕووی تەکنیکی کارکردنی ئەو کەستا باشە کە ئیشەکەی کردووە یا لە ڕووی ئامێرەکانیەوە یا لە ڕووی موادەکانیەوە ئەم سێ حاڵەتەمان هەیە خۆی بوونی ئەمە کاریگەریەکی خراپێ بێت لە سەرەوەی نەخۆش سیقی بە تاقیەکان نامێنێ شکور ئێستا تا ئێستا ئەو حاڵەتانە کەم بۆ تۆ بەس ناتوانم بڵم نییە چکە مرۆڤ کارەکە داواکرێت لە هەموو تاقیەکان لە کاتی کارکردنە من بەخۆمەوە یەکەم کەس لە ڕۆژانە خۆم لە خۆمە پرسمەوە کە هەڵەتێ بکەم بتوانم چارەسەری بکەم لێ داوای لێبدون لەو کەسە بکەم کە هەڵەکەم کردووە بەرامبەری بە زووترین کار نێڵم ئەو هەڵەی من ئەنجامێکی خراپی بێ بەسەر ئەو نەخۆشەیە من لەوانەیە لە ژیانی تقریبنەوە 34 ساڵە من لە بۆای تاقیگەیشتم تا هەڵم کردووە چکە بۆچی کارم کردووە لە ڕۆژانێ بووە لە تاقیگە لەم شارەیان زۆر کەم بوو ئێمە ئیشمان کردووە تەڕەباڵغێکی زۆرمان بووە هەڵەکانمان زیاتر بووە ئێستا شکر هەڵەکان کەمتر بووە لە بەروی ئامێرەکان زیاتر ورتر بوون زیاتر بۆ بەرەو ئامێری کۆمپیوتەری ڕۆشتووە کەڵاتەکان کەمترە بێت بەڵام ناشڵم کە نییە نەخێر هەیە بەڵام مهم وەیە ئێمە بتوانین کەمترین هەڵە بکەین و زووترین کاتیش چارەسەری بکەین بەڵێ کاتە ئەو ئامێر و کەرست و پێداویستانێکی بۆ پشکنین بەکاردێت لە تاقیەکان تەنها پشکنی خوێندنە جۆرە پشکنینەکانی تر پێت وایە چۆن لە چ ئاستێکدایە ئابەپەی پێویستە؟ ئێستا بەپێی ئەوەی کە ئینە من با بە سەراحەت لێرەوە بۆ هاوڵاتیانی یاگەنا من لە وڵاتانی دەری شەوکارم لە وڵاتی دەری شەوکارم کردووە لە ئەوروپاش باشە لە بۆی تاقیگایە ئێستا ئەو ئامێرانێکی ئێمە بەکارێنین لە شاری سلێمانی و شاری هەولێر و شاری دووەکو بڵین لە هەرێمی کوردستان لە پارێزگای هەڵەبجەش ئەو ئامێرانن کە لێش بەکارێن بۆچی وەکو چۆن ئێستا لە ماڵەکانی ئێمە تەلەڤیزیۆنە بەکارێنین لە وڵاتی هۆڵندا ژەمان تەلەڤیزیۆن بەکارێنێ LG و نازان 4K و نازان چی و مواسەفاتی سمارتە و تەلەڤیزیۆنەکان ئێستا ئینی گیانن وای لێ هاتووە نە ئاسان بووە تۆ لە ماوەی دقیقە ئەو شتێککە لە وڵاتێکی ئەوروپی لە وڵاتی ئەمریکا ڕوایەتەوە لە ماوەی چەند سانیەکە تۆ لای خۆت هەر لە ناو لە مۆبایلەکە تا ئینبینی بۆیە ینی ئەمە کارێکی کردووە هەر نەک بۆ ئێمە بۆ زۆربەی وڵاتانی تریش بوونی ئەو ئامێرانە سە بۆ بشن کۆمپانیەکانی ئەو دروستکردنی ئامێرانەش خۆیان ئەیانەوێت ئەیانەوێت بازار بۆ خۆیان بدۆزنەوەیکێ لەو بازاڕە گرنگانە هەرێمی کوردستانە یانێ زۆترین ئامێر بێنە ئێرەوە بۆی ڕۆی زیاتر قازانجکەن. بەڵێ بەشێک باز لەوە دەکەن کە پێش ئەنجامدانی پشکنینی خوێن کە دەبێت بۆ ماوەی 8 بۆ 12 کاتژمێر پێش ئەوە نان نەخورێت ئایا ئەمە دروستە ئەگەر دروستە بۆچی ئەو کاتە کە دیاری کرا ئەو کەسە لە خواردن دوورکێتەوە؟ بڵێ من حەزەکەم زیاترین خاوڵاتی بۆی زیاتر وشیاری هەبێت لەو بوارە و لە کۆمەڵە بواری تری تاقیکەیشە بەڕاستی ئەمە وشیاریمان کەمەیە ئەو نێ وشیاری سیاسیمانەیە ئەو نێ وشیاری کۆمەڵایەتیمانەیە ئەو نە وشیاری تەندروستیمان بەگشتی نییە من نایشامەوە لێرەوە یەکمەکەمەوە چەند ڕۆژێ لەمەوە پێش لە وتەبێژی تەندروستی سلێمانی ئاماژەی بۆەوەی کرد کە لە شاری سلێمانی لە نەخۆشخانەی یووە لە 4 مانگی ڕابردووە ژمارەی توشبوانی شێپەنجە بۆ بە نزیکەی 1000 کەس ئەمە کارەساتە
نزیای کردووە بەس بە بەراورد بە کەسێکم پێشتر؟ نبینی بڵێ باسی ئەم لای نەبکەوەی باسی موچەکرێت تێگەیشی خەڵکەوە باسی موچاکە لە تۆڕە کۆمەڵاتەکان و لە ناو بازار و لە شوێنەکانە باسی ئەمە نەکرا باشە باسی ئەمە کارەساتە یا ئەوەنەی ئەبینین کە ئەو هەموو خواردنە و ئەکسپار و شتەی لە ناو بازار و لە چشخانە و لە شوێنەکان ئەگیرە ئەمە کارەساتە بێ ئەم خەڵکە بە گرنگی بیگرێ چکە من لەسەر ژیانی خۆتە ژیانی مرۆڤ دوو تەمەنمانەیە تۆڵێ من 50 ساڵ ژیەوە بەڵام من پرسیارێ لێ یەکەم ئەگەر زانستانە تەندروستی پرسیارێ لێ بکەم ئەڵم تەمەنی تەندروستی لەو 50 ساڵەیە چەند بوو ئەگەر تۆ وتێ لەو 50 ساڵە من پێویستم بە هیچ دەرمان و شتێ نەبوو ئەڵم تۆ 50 ساڵی تەندروست ژیاوی ئەگەر وتێ من 500 ساڵی زەختمە بۆ شەکرەمە بۆ ئەوەنم بۆ تووشی نەخۆشی شێپەنجە بوو ئەوەنە عملیاتم کردو کەواتە تۆ تەمەنی تەندروستی ئەو نەیە تا ئاستی تەمەنی تەندروستی لارێمی کوردستانە ئاماژەکان وای پێڕن زۆر خراپە ئێمە ئێستا لە ئاستی هەر وڵاتە دواکەوتەکانی لە ئاژچیانە پێویستە هەوڵاتیان یاریمی کوردستانەوە بزانن ئێمە یەکێک لە وڵاتی ئەوروپا یەکێ لە وڵاتە باشەکان ئاستی تەمەنی تەندروستی زۆر زۆر بەستە ئێمە شاری سلێمانی هیتە شاری سلێمانی کە سێرەکەی ناو بازارەکە هەمووی سەیدەلی و هەمووی دەرماخانە و هەمووی کلینیکی پزیشکیە باشە کەسێکی بیانی بێت وڵاتەکە ئێمە ئەم دیادێ ببینێ ئەڵێم وڵاتە وڵاتی نەخۆشە تۆ هەمومان لێوانێ کەمترین کەسمان چوو بێ بۆ ئەستەمبول چوو بێ بۆ تاران چوو بێ بۆ ئەوروپا ئەمانەی بینی بێ ئایا بەراوردی بکەین شارەکەی ئێمە لەگەڵ شارەکانی کەیە ناوچەکەی بازارەکەمان ئاواییە ئەم هەموو دەرمەخانەژینەی تایەتیان نییە کەواتە ئێمە پێویستە ئاستی تەندروستیمان وشیاری تەندروستیمان ئێمە وەسەر وەڵامی پرسیارەکەی جەنابێت ئاستی وشیاری تەندروستی ئێمە کەمە کاتێک کە تووشی نەخۆشیەکە بین ئەنجاستی پێەکەین بەڵام پێویستە پێشەوە بیزانین پێویستە هاوڵاتیان بەتەنگ نەخۆشیەکانی خۆیانەوە بێن پارێزگاری لە خۆیان بکەن هەر نەک ئەوەی کە ڕووی ڕەش بڵاو بۆ ئەنجا بزانێت کە ڕووی ڕەش چییە نا مرۆڤ هاوڵاتی ئەم شارە ئەبێ بزانێت هەموومان بزانیت کە ڕوو چییە کە ڕوو ئەوەیە کە لەسەر نان دروستە بێت لەسەر قایان دروستە بێت لەسەر لەشی مرۆڤیش دروستە بێت چۆن خۆمان بپارێزین هەر لە کە ڕووی ڕژنا لە هەموو کەڕوەکان ئەمە چۆنە بێت ئەبێ بەڕاستی ئەوە نەیە گەڕم بە دوایش گۆرانیە کەوینێکە ئەبێ بە سەراحەت هاوڵاتی بگەڕێ بە دوای ماموینەکانی تەندروستیە تاوە بۆ کاتەکەم نەوەڵا شتێکتەمان بێکمان پرسیارەکەی جەناب بێت ئایا پێویستە بۆی کە هەر سەعات پێشەوە نان دەخۆی هەموو پشکنینێک نا هەموو پشکنینێ نا باش بەسەنە پشکنینی خوێن بۆ لە پشکنی خوێنیش هەموو پشکنینێک نا تەگشتی ئەوە بدە پزیشکەکە پزیشکی پسپۆرەکە کە نەخۆشەکە ئەبینێ بۆ نمونە نەخۆشیەکی شەکری هەیە یان نەخۆشیەکی زەختی هەیە ئەزانێ زەخت و شەکەکەی بەرزە ئەوێ حەدی کاتەکەی بۆ دیاری بکات ئەوێ کاتەکەی بۆ دیاری بکات بزانێت لە ماوەیەکە ئەگەر هەر سەعات بە ڕۆژوو بێ بەسمان نانەخواردن بە ڕۆژوو ئەبەستەوە ئاوە خۆی ئەیان خواردنەکانی کە ناخۆی چکەم خواردنەکان شکر و چۆریوانی تیا بەگە بە ڕێژێکی کەمیش بێ مەرج نییە یان لاوانێ نانیش خۆی شەوی تیابێت بەس بە ڕێژەی کە بە شەکری تایە نیشاستەی تایە باشە پزیشکە پسپۆرەکەڵێ ئەڵێ لە ماوەی ساعتە بە ڕۆژوو بێ بۆی بزانێ ئەو فەحسێکە ئەیکات بەبێ خواردن ئەم کەسە جسمی چۆنە کاتدانەوەی بۆ موادە شەکری و موادەکانی چەوری لە نۆ شەر چییە ئەو موادەی بۆ نمونە لە ودەی پەنکریاسە ئێمە پەنکریاسمانێ ئەنسۆلینە ڕژێ کە شەکر لێ تەکاتن ناڵێ ئەو کەسە تووشی شەکر بێ بە کوتێکەی با پێ تێگەشتی ئەبێ بزانین ئاسی ئەنسۆلین لەو کەسایەت چەندە باشە بەنسبەت چاوریەکانیش ئەومەیە بەڵام مەرج نییە بۆ هەموو پشکنینێک بۆی هاوڵاتیان لێرە بزانن هەمووی هەر ساعات جاری باشە پێویستە ئێمە بە چاوریەکانیشمان و شەکرشمان بزانین بە حاڵەتێکی تەبیعی لە کاتی ناخواردنە چۆنە خۆشیانەوە ئەبێ بزانین باشە یعنی بۆ نمونە تۆ ئەتوێت چێکی شیدێک بکەی ئامێرە بکەی ئەبێت بزانی ئامێرەکە خۆی چۆن نیشەکە ئەنجاگەر بڵێ کارەبایەکی وایە شتێکی وایمە بزان بۆ شێوازە چۆنەکە ئەمە بۆ جۆرەیە لە سەرتا ئەمەژەم بۆ کرد ئەمە پرسیارەکەم دووبارە بکەمەوە باس لە تەندروستی کەسێک کرد کە ژیانی بەپەی تەندروستی دەورە بینێ ئەمەنەژیا تەندروستی پێیان لە زمانی تەندروستیە لە زمانی ڕێکخراوی تەندروستی جیانە پێڵەن
تەمەنی تەندروستی. بەڵ کاتە من ئەمە گەڕێنەوە بەسەر ئەوەی کە ئەمە ناکاتە سەر هۆشیاری تاک خۆی لامان کاتە ئەمڕۆکە ڕۆژی جیانی سەلامەتی خۆراکە بەپێی ئەو خۆراکە ئەو دەوری تاکە جگەلەوەی کە باسمان لە کۆمەڵگا و ژینگی دەوروبەری کرد ئەمە هۆشیاری تاک نییە خۆی منیسمەوە بەستەمەوە بەم ڕۆژەوەکەەوە جەنابێ باس کرد بۆیە میزلمەوە بابەتەکە بێن مەسەرەوە ئەو خۆراکی کە ئێمەی خۆین ئەو هەوای هەڵی مژین ئەو اینەکە ئینەکەین بەڕاستی ئاماژەکان هینە ینی ئەڵێ باشی هین باری تەندروستی خۆراکی هەرێمی کوردستان هەتا بڵێ خراپە بۆ نمونە ئەڵێ 25 تەن برنجی ئەکسپایر گیراوە ئەی چەند تەنیش بەکارهێنراوە دیارە بەکار هاتووە بۆ بە دیاردە لەو مینەیە توانیانە دەستخۆشیان لێکەم لێرە و دەستخۆشی لەو بەڕێزاناکەم کە ڕۆژانە وەکو سەربازێکیون بە دوای ئەمەیە گەڕێن کە نێڵن هاوڵاتی ئەو خۆراکە بەسەر چوپراپانە بگیرێن بەڵام ئەبێ واقعەکی ژەیە نابێ خۆمانی لێدابێت ئەم دیاردەیە هەیە کە ئەڵێن ئەوە نە کە بازرگانی مادەوەشبەرەکانەکە لە هەرێمی کوردستانە کە زیاد ئەڵێەوە نەکەس گیراوە محکەمە دراوە نازانچی کەواتە ژمارەیەکی زۆریش خەڵکەیە مادەی هۆشبەر بەکارهێنێت چکە ئەم بازرگانانە بۆ خەڵکەیە ناوە کێڵین ئەمەش موادی بەسەر چوو گیراوە ناگیراوە ژمارەیەکی زۆریشمان هەیە خەڵک خواردێتی بەکارهێناوە بەرهەمێنانی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستانە گەشتە ئاسی سپر سەمادی چیمیایی ئەو سەمادەی کە لە ئێران و تووچەوە ئێکسپایرە پێویستە وڵاتەکەیان بیخاتە چاڵەوە بیشارێتەوە بە سیارێکی هێزانێک فرۆشە بە جوتیارەکانی ئێمە جوتیارەکانی ئێمە ژەکسە بۆمانەکەنە ناو خیار و تەماتەکە و شووتەکە و کاڵەکەکە و ئێتا هەچی سەوزەیە وەختی هێزانی ئێمەی خۆین بۆی لە ماوەی 4 مانگە ژمارەی توشبوون بە نەخۆشی شێپەنجەکان لە شارێکی و کوسلیمانی کاتە 1000 کەس ئەمە کارەساتە ئەو بەنزینەی کە باسیەکەن ئەڵێن بەنزینەکە نازانبوو بۆ چارەسنی ئۆکتانەکەی وای لێکن لە ڕووی چیمیاییەوە ئێمەی زانین تێگەشتی هەمووی کۆمەڵە غاز دروست دەکات لەگەڵ غازی دۆمۆکسید دەکات دەریە هەمووی موادی سەرەتانیە ئێمەش هەمووی کارەساتە ئەو موادەی کە لە بەتایبەت لە وڵاتی تورکیا و ئێرانەوە بۆ ئێمە ئێنێرن بەرهەمی خۆراکی ئەڵەن تایبەتە بۆ ئەوان هێشتا کوالیتەکەی خراپترین کوالیتیە کە وڵات دانیشتوانی وڵاتەکەی خۆیان ئەوە بەکار نایەنن کاتێکا گوێستەلەمە بێمەوە سەر پشکنینی خوێنەکە ئەمانە هەموویە بێتە هۆی زۆربوونی نەخۆشەکە کە پێویستی بە پشکی بەڵێ کەواتە پشکنینی خوێن پێویستە تاک چەند مانگ جارێک ئەنجامی بات بەڵێ پشکنی خوێن من ئێمە ئاڵێن لە وڵاتێکە کە حادیسەی سیارە زۆر بوو سووتانی سیارە زۆر بوو کارەساتەکانی سیارە زۆر بوو یەکسەر لەو وڵاتەیە هاتوچۆی ئەو وڵاتە ئەڵێ ئەبێ پشکنینی سیارەکان بکەیت ئەمە لەسەر ئۆتۆمبیل نەک لەسەر مرۆڤ باشە لە وڵاتێکی شا نەخۆشەکە ئەمەنە زۆر بوو شارەکە بوو بە وڵاتی شارەکان پارێزەکان چا پارێزگاکە بوو بە شاری نەخۆشی باشە ئەو هەموو کارەساتە دروست بوو لە ڕووی تەندروستیەوە ئاستی تەمەن گەیشتە خراپترین ئاستی وڵاتانی ئەفریقا ئەمە ئامارەکان ئاماژی پێکە من زیادڕەوی ناکەم لەو قسەیە کامانە هەمووی گەیشتە ئەمە تۆ بێ زوو پشکنینی خوێن بکەیت زوو پشکنینەکانی کە پێ بێ بۆی بزانانی تۆ نەگەیشتاوە حاڵەتە بۆیدا قۆناغی یەکەمی نەخۆشیەکە فریایکەی ئاسانترە ئەڵێن شێپەنجە قۆناغی چوارە هەیە و سێ هەیە و دوو هێویچیە ئەڵێن گەیشتە قۆناغی چوارە مێوتیانە دکتۆرەکانیان دەستی دەپشوە وەڵێ بەڵام وڵات زوو فریایکە و شێپەنجەکەی باش بوو زوو فریایکە لە قۆناغی یەکەمان بوو کەواتە ئەمە بەچی دەکە و زوو فریایکە و لەگەڵ ڕێز بەسا بۆ نمونە ئافرەتێک ئێمە وتمانە پێویستە هەموو ساڵێک ژنان لە تەمەنی باڵق بوونەوە یا گەورە بوونەوە ئەوانە ئەبێ پشکنینی مەمچی خۆی بکە ئەبێ تیشێکی تایبەتی هەیە بۆ مەمچی ئەو ساڵانە جارێ بیکە باشە بۆ ئەوەی زوو تەشخیصی حاڵەتەکەی بکە پشکنینی خوێنیش تۆ پێویستە کەسێک ئەزانێ هەست بە گرنگرفتەکانەکە لە جیسمیە زوو فریای خۆکە زوو پشکنی بکە چکە وەزاکە ئەو بیئەیە ئەو ژینگەی کە ئێمە تیاژین ژینگەیەکی من دڵی هاوڵاتیان ناتەسێنم بەڵام وای لێ هاتووە ژینگەیەکی زۆر ناتەندروستە لە ژینگەیەکی ناتەندروستە ئەبێ ئێمە دامی خوا چێکی یا پشکنینی
خوێن بۆ خۆمان بکەین. ئەمە سەر پشکنینی خوێن بەڵام بینە سەر بەخشینی خوێن چەند مانگ جارێک پێویستە تا خوێن ببەخشێت و ئەوانەی کێن کە ئەبێت خوێن ببەخشن. زۆر جوانە و پرسیارە. بەخشینی خوێن یەکێکە لە کارە مرۆڤایەتەکان کە بێ مرۆڤایەتی شانازی پێوە بکات. چکە بتێت و نەتەوێت تۆ لە ئێستا کە بڵێ خوێنە بەخشی ژیانی چوار کەس ڕستقارەکەی چکە ئێستا ئێمە بڵێ خوێنەکەین بە چوار پێکاتە جیایەکەینەوە خوێنە سوورەکەی لێوەرەگرین پلێلێتی لێوەرەگرین پلازمای لێوەرەگرین کراوی لێوەرەگرین ئەمە چوار بەشە کەواتە تۆ لە کاتێکە کە بڵێ خوێنەی ژیانی چوار کەسە ڕزگارکردەوە ئەمە جارێ چکە بێ ئاماژە بۆ بکەم بۆی هاوڵاتیان گرنگی بە خوێن بەخشین بزانن لە ڕووی بڵێن دیانەتیش و لە ڕووی مرۆڤایەتیشەوە لا دوو لایەنەکەوە اینجا بینە سەر لایەنی تەندروستیەکەی جەناب ئاماژەی پێەکەی تەندروستی ئاماژە بۆوەکە مرۆڤ پێویستە خوێن بەخشێ بۆ چالاکبوونەوەی مۆخی سووری ئێسک بۆ چالاکبوونەوەی خانەکانی بۆ گۆڕانکارینە بۆ ئەو بڵێن ئەو خوێنە کە بەو شێوازە وەلو خوێن خۆی تازە ئەکاتەوە لە لەشی مرۆڤ خوێن تازە ئەکاتەوە بەڵام بەخشینی ساڵانەی خوێن یەکێکە لە شتە زۆر باشەکان یەکێکە لە زۆر زۆربانەکان بەڵێ بەڵام لە ڕووی تەندروستیشەوە لە ڕووی تەندروستیشەوە چکە باە هەنێک کەسمانەیە خوێنەکەی زۆر زیابێ ئەڵێ کە ئێمە لە بواری ئەو گوارەکەین لە 3 مانگ کەمتر نەبێت نابێ خوێن بەخشێک نابێ خوێن بەخشێک 3 مانگ کەمتری بێت بەڵام کەسیشمان هەیە بۆی ئەو ژینگەی کە تێی کەوتۆ بۆی ئەو خواردنی کە خوابەوەی و جگەری خوابەوەی ئەوەی ئەو هەموو دووکەڵی لە ناو شارەکە هەیە ئەمانە هەموویە بێتەوەی کەمی ئۆکسسیجین و نسبەتی خوێن زیاکات و بۆی ئەو خواردنەی زیانڕەوی لە خواردنی پرۆتینیشە ئەمەە گۆشتی زۆرە خواتەوەوانە نسبەتی خوێنەکە زیابێ ناچارە خوێن بە ئێمە ددامی خۆ پرسیاری لێکەین ئەڵێ کەی خوێنیەوە ئەڵێ بۆ مناڵێ 2 مانگەیەوە ئسا گەنجان زۆر یەنەوەینەوەە ئەڵێ دووە ئەڵێ پێویستە 3 مانگ جارێ بیێ ئێمە خۆماوەی پێڵێن ئەڵێ زۆر بێتاقەتی کردوم خوێنێنەکە ئەڵێن بڕۆ بۆ لای دکتۆرێکی پسپۆری نەخۆشیەکانی خوێن بۆی بزانێ هۆکاری خوێن زیابوونەکە لەو مەودەیە چەندە بەڵام وەکو خوێن بەخشین لە ساڵی جارێک خوێن بیت کارێکی زۆر باشە مرۆڤایەتیشە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک بێسن فەتا کارمەندی بەشی داقیقە سپاس بامەد و زانیاری لە پرسوودەکانە بۆم فرسەتە بەتان سازاتە وچانێک وەرەگرین و ئاگەڕێنەوە.